بینەرانی بەڕێز خۆشەویستان مەمکاتتان باش لەم چاپێکەوە دەشماندا بەردەوامین لەگەڵ گفتوگۆکردن لەگەڵ ڕۆشنبیر کاک ئاراسفتا لەم بەرنامەیە گفتوگۆکەین سەبارەت بە دەرکەوتنی دیاردەی تونڕەوی ئاینی لە کوردستانە. ئایا ئەم دیاردەیە بۆ دەردەکەوێت؟ ڕێشەکانی دەرکەوتنی ئەم دیاردەیە چییە؟ گرنگترین ئەو سەرچاوە تیۆریانە چیە کە ئەم دیاردەیە لێوەی سەرچاوە دەگرێت و ئاکام و جێکەوتەکانی ئەم دیاردەیە لەسەر ڕۆتی گەشەکردنی کۆمەڵاتی لە کوردستانە چۆن و بە چ ئاراستەیەکە. کە کاراس جارێکی دەستاوت لێ بێت و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان لە بەشی دووهەمە. ئێمە کە سەیری مێژووی کۆمەلگای ئێماکەین بەتایبەت لە سەدەی 20دا ئەو لە سەدەی 20ەوە دەکرێت بە شێوەیەکی ڕۆنتر قسەی لەسەر بکەین لەبارەی دەرکەوتنی تونڕەوی ئاینیەوە. ئێمە بەریەکەوتنێکی تند لە بینی دامەزراوەی ئاینی و دامەزراوەی مۆدرنا نبینین. کاتێک کە سەدەی 20 دێتە ناو کۆمەلگاکانی ئێمەوە وە کۆمەڵەیەک دەرکەوتەی مۆدرنە دێت، بۆ نمونە قوتابخانە دێت دەبێت بە بەدیلی حجرە و خوێندنی ئاینی، زانکۆ دێت ئافرەتی سفور و کۆمەڵێک مۆدلی نوێ لەگەڵ خۆیان ئەهێنێ کە زیاتر لە تایپی ژیانی خۆر ئاواییەوە دێتە ئارا، نخبەی ڕۆشنبیر و چەپ و کۆمەڵە دیکە دروست دەبێ. لە هەموو ئەمانەیە بەریەکەوتنێکی تند و بەهێز لە بینی دامەزراوەی ئاینی و دامەزراوەی مۆدرنا لە کوردستان ڕوونی نەداوە، یا شتێکی ئەوتۆ نبینین کە بەهێز بێ. بەڵام لەم چەند ساڵی ڕابردووە ئێمە کۆمەڵێک دەرکەوتەی توندی تونڕۆیمان بینین، لەوانە گروپی دەرکەوتنی گروپی قیتالی ئاینی، توندی ئاینی و دەرکەوتنی کۆمەڵێک مەلای ئاینی کە زمانێکی تند لە قسەکردن ناهەیە و تا ئاگاتە سەرەوەی کە دامەزراوەی ئاینی تەقلیدی کە مەلەکان لە کوردستانە بەرەنگاربوونەوەی تند بەرامبەر زۆر نیشانەدەن. پرسیارەکەی من ئەمەیە تۆ دەرکەوتنی ئەم دیاردەیە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئایا پێت وایە ئەو بە جیهانیکردنی فکری تونڕەوەی کە لە دنیاە هەیە تا چ ئەندازێ کاریگەری لەسەر دەرکەوتنی ئەم دیاردەیە هەیە لە کوردستانە؟ دیارە لە ڕاستیدا پەرایوەست خستنی دین لە پرۆژەی مۆدێرنەدا مانای سڕینەوەی دین نییە. دین لە هەموو هیچ کۆمەڵگایەک نییە لە دنیادا بێتین بێت. تەنانەت کۆمۆنیزمیش کە ویستی دین دەربخات لە نەکرد وەکو دەستگا لە کۆمەڵگادا، بەڵکو لە عەقلی ئینسانەکانی شابیسڕێتەوە سەرکەوتوو نەبوو لەم پرۆژەیەدا. بە هەمان شێوەش هەموو پرۆژەیەکی ئایدۆلۆژی دینیش ئەگەر جارێکی ئەگەر بیاوێت ئەم ئەزمونە تاقیب کاتۆ لە کۆمەڵگایە مەترسیدارە، واتە ناتوانێت ئەم شتە بکات. لەبەر چی؟ لەبەرەوەی دنیای ئێستا چێمان دنیایەکی پلوڕالە، دنیای مۆدێرنە، دنیایەکە یەک گروپی کۆمەڵایەتی نییە، یەک دین نییە، یەک ئەینزان نییە، یەک ئەتنی نییە، یەک زمان ڕوتی زمانی نییە. یعنی ئێمە لە کۆمەلگایەکی پلوڕالە ئاژین و ئەم کۆمەلگا پلوڕالە هەڵگری شوناسی جیاوازی ئاینی و ئاینزایی و کۆمەڵایەتی و ئایدۆلۆژی و جیهانبینی جیاوازە. لە ناو ئەم پلوڕالیزمەیەدا ئەبێت دینیش جێگای خۆی هەبێت، واتە بەمانایەکی کە دین لە سەر شۆستەکاندا نیە ناو مۆدێرنە. لە ڕاستیدا من قەناعەتم وایە بەشێکی پرۆسەی بەشدار بەشێکی پرۆسەی با بڵێن ناو مۆدێرنە خۆیەتی. لەبەرەوە ئەو تێڕوانینەی کە پێمان دەڵێت مۆدێرنە فرێدانی دینە بۆ دەرەوەی کۆمەلگا ڕاست نییە، بەڵکو بریتە لە ڕێزگرتن لە جیاوازیەکانمان، ڕێزگرتن قوبوڵکردنی جیاوازیەکانی کۆمەلگای مۆدێرنە. مۆدێرنە لە دنیای ئێمەدا بەڵام زۆر ئەشکەلت ئامێز و بە شێوەیەکی زۆر تونند و تیژ و تاکڕەوانە کەم تا زۆر ئێشی کرد. بە مەنایەکی تر لە دوای دامەزراندنی دەوڵەتی کۆلۆنیالی و پاشان ڕزگاربوونی لە کۆلۆنیالیزم و ئەوەی پێ دەوترێت پۆست کۆلۆنیالی، مابەدە ئیستعمار، کە ئەم پرۆسەیە بریتی بوو بە مەنایەکی هێنانی پرۆژەی مۆدێرنە بوو بۆ دنیای ئێمە. و ئەم مۆدێرنە مژدەبەخشە. مژدەبەخشی چییە؟ بڕێک مژدەی کۆمەڵایەتی و ئابووری و ڕۆشنبیری و کولتوریت بۆ دێنێ لەگەڵ خۆیدا کە کۆمەلگا وەکو تاک و وەکو گشت دەشێت سوودمەند من لێ. بەمانە ئەنی ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵێن ئەمەوێت بگەم ئەو ئینەی کە دەرەنجامی وەڵامی پرسیارەکەی جەنابتان بێت. لە ڕاستیدا کەوتنی پرۆژەی مۆدێرنە بە مەفهومە دیموکراتیەکەی لە دنیای عەرەبی و
بە ناوی ئیسلامی دنیای ئیسلامیدا لە هۆکاری لە کوردستانیش بێگومان بەشێکی ئەو دنیاە کەوا ئێمە تایەژین هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئەم ڕەوتە تازەیە واتە ڕەوتی ئیسلامی سیاسی و ڕەوتێکی تریش لە ناو ئەم ئیسلامی سیاسیە کە توندڕەوە واتە بەمانایکی کە پرۆژەیەکی ئایدۆلۆژی هەیە دەیەوێت لە ڕێگای زەبر و زەنگەوە بگاپێ هەمیشە ئەو گروپانەی لە دنیای ناو کۆمەلگادا کە ئامێزان نەکرێن توندڕەو دەبن کە توندڕەویش بوون ئەنەوێت بە بچووکترین با بڵێن کەرەسا بە کەمترین کەرەسا بە بچووکترین کەس بگەنە ئامانجە سیاسەکانیان کە ئەڵێم کەوتنی پرۆژەی مۆدیێرنە مەبەستم چییە مەبەستمەوەیە مۆدیێرنە لە دنیا ئێمە نەتوانی دنیای ئێمە بە دموکراسیە بکات بەو شێوەی کەوا مۆدیێرنە لە جیهانی غەربیا دەیبینین بەڵکو لە ڕێگای ئەسکەرتاریەت و لە ڕێگای ئایدۆلۆژیای پانعەرابیزم و وانە لە ڕێگای هەندێک ئەفسەری بڵێن شۆڕژێر و ئەمانەوە مۆدیێرنەکەم تا زۆر بوو بە فۆرمی حکومڕین لە دنیای ئێمەیە ئەمانە بە هیچ شێوەیەک نەیانتوانی کۆمەلگا وا فۆرم بە ئاراستە بکەن وایە خود وا ئەو پێکاتە دروست بکەن کە مژدەبەخش بێت لە ڕووی پێشکەوتنی ئابوووریەوە لە ڕووی یەکسانی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پێشکەوتنی فکریەوە تا دوایی یعنی بە مەنایەکی تر ئێمە ڕوبەڕووی چەندین هێزی سیاسی بووینەوە کە حکمی تاکڕەو بوو کە حکمی بە حزب القاعید حکمیە کرد و بە شێوە لە شێوەکان ئاراستی کۆمەلگایان بە ئارەزوی خۆیان بە شێوەیەکی کۆماندۆ ئاسۆ دەکرد. بۆیە دابرانێکی گەورە لە پرۆسەی با بڵێن پۆستکۆلۆنیالیدا دروستە بە نێوان کۆمەلگا و دەسەڵاتدا ئەم دابرانە باشترین شوێنێک ئەمەیەتەوە فەراغێکی ڕوبەرێکی کۆمەڵایەتی بێنێتەوە لە نێوان دەسەڵات و کۆمەلگادا ئەو ڕوبەرە ئیسلامی سیاسی ئیشی بەڵام کاک ئاراس ئێمە دەتوانین جیاوازێکی بنچینەی بدۆزینەوە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان و گەشەی توندڕەوی ئاینی لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە ئەوش ئەوەیە کە وڵاتە عەرەبیەکان لە دوای جەنگی یەکەمی جیهان و هاتنی کۆلۆنیالەکانەوە دەوڵەتی نەتەوەی لە وڵاتانە دامەزرا و دەوڵەتی نەتەوەی بە نەتیجەیەکە لە ئەنجامەکانی مۆدیێرنا بەڵام لە هەرێمی کوردستانە لە ئەزمموی کۆمەڵگای کوردیا دەوڵەتی نەتەوەی لە کوردستانەدا نەمەزراوە بەڵکو لە کاتێکی زۆر درەنگ وەختە ئەویش لە نەوەتەکانە بوو جۆ لەگە دەسڵاتی لۆکاڵی ناوخۆی لە هەرێمی کوردستانی عێراق بیناکراوە بەنسیبەکانی دیکەی مۆدیێرنە و کارکتەرەکانی بە شێوەیەکی بەرچاوتر کەوتوتە ناو وڵاتە عەرەبیەکانەوە بۆ نمونە میسر لە زمانی ناپلیۆن و لە زمانی ڕفعەت تەحتاییەوە تاگات ئەمڕۆ باس لە نوێکردنەوە مۆدیێرنیزەکردنی کۆمەلگای مستری بەڕێواچێ بەڵام ئەمانە لە کۆمەلگای کوردیا بە شێوەیەکی بەرچاو بوونی نەبووە چۆن دیارە بوونی نەبووە بەڵام لە هەمان کاتە بە هەمان کەرەسە ئەتوانین کۆمەلگای ئەمەش پێ بخۆینەوە بە مانایکی تر ئەم دوو ڕێکخراوە سەرەکیەی کە لە کۆمەلگای ئێمە هەیە بەناو ئەلمانین کە بڕای من باشترە پێیان بڵێن نادینین وەک لە ئەلمانی چونکە هیچ پرۆژێکی ئەلمانیان نییە بۆ دنیای ئێمە و پرۆژه ئەلمانیا دۆکو چەند قوبولکردنی جیاوازیە ڕێزگرتنی تاکە فراهەمکردنی ئازادیە بۆ تاک و گرروپەکان ڕێنەگرتنە لە ململانەیە و ڕێگرتنە لە توندەتیشبوونەوەی پەیوەندەکانی ناو کۆمەلگا ئەمانە هەر هەمووی لە کۆمەلگای ئێمە ئامادە نییە ئێمە شەڕێکی ناخۆیی تونند و تیژمان هەبوو کە ئەمە هەر هەمووی هۆکارێک بوون لە هۆکارەکانی تونند و تیژبوونەوەی پەیوەندەکان کۆمەڵایەتەکانمان لەبەرەوە هێزێکی سیاسی کە دروست ئەبێت بە ناوی ئیسلامی سیاسیەوە خۆی بە ڕێگای نەجاتە بینێت بەرامبەر بەم دۆخەیکەوە لە دنیای ئێمەدا لەو ململانێت تونند و تیژەی لە دنیای ئێمەدا کە ئەو کاتە دروست بوو یعنی ململانەی نێوان هێزە سیاسیەکان ئەومان بیر نەچێت لە کۆمەلگا ئێمە پرۆسی بە کۆمەلگابوون کە وەکو پێشتر لەسەری قسەمان کرد پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و توندتیژە بەردەوام گروپ لە دوو هێزی سیاسی گەورەمان هەبوو بەردەوام گروپی بچووک لە خۆی دەرئەچێت وە گروپی گروپەکانی ترە خاتە ناو خۆیەوانی بەردەوام خەریکی قەبەکردنی جەستەی سیاسی خۆی بوو بۆی گروپەکانی تر بخاتە ناو خۆیەوە یعنی نەبوونی پرۆژەیەکی ئەلمانی لەلایەن ئەم دوو هێزەوە بەرامبەر بە هێزی با بڵێن ئیسلامی سیاسی وا دەکات بمانەوە نەمانەوێت ببێ بە پرۆژەیەکی بەدیل
وایە خۆی بەلایانی کەمە وەکو پرۆژەیەکی بەدیل بەرامبەر بە ئەم دۆخی کە لە وڵاتی ئێمەیە هەیە هین بکات پێشنیار بکات وایە خۆت نمایش بکات. ئەمەوێتەوە بڵێم یەکێک لە هۆکارەکان کاڵم پرۆژەی مۆدرنە کەوتنی پرۆژەی مۆدرنە چیان یەکێک لە هۆکارە گەرەوگەرەوەکانی کەوتنی با بڵێن پرۆسەیەکی تەندروستی کۆمەڵایەتی لە وڵاتی ئێمەیە کە بریتە لە سیستەم سازی بریتە لە چی بریتە لە گەندەڵی ئەو بابەتی کەەوە بەردەوام قسەی لەسەر دەکرێت. گەندەڵی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی ئیسلامی سیاسی کە ئەتوانێت تونندڕەوی دینی زیاتر تونندڕەوی دینی کە ئەتوانێت لەسەری بژی چونکە ئەمانە وەکو با بڵێن ئەم هێزانە وەکو هێزێکی ئەلمانی سیر دەکات وەکو هێزێکی گەندەڵ سیر دەکات وەکو بێزێکی بێخلاق سیر دەکات وەکو هەندێک تێمای ئەخلاقی و یاخود هەندێک تێمای ئەو پرۆژەی کەوا لەسەری ئیشەکەن بریتە لە چی بریتە لەوەی کەوا چۆن ئەم جیهانە گەندەڵی کە ئەمانە دروستیان کردووە ئەتوانین بەم شێوە تونند و تیژە چارەسەری بکەین. بێگومان تونندڕەوی سیاسی دینی لە وڵاتی ئێمە ڕاستە نێکی تازەیە ئەزمونێکی تازەیە بەڵام بەرپرسی سەرەکی بە بڕای من لی بریتە لە هێزە سیاسە سەرچەکانمان کە نەیانتوانیوە ئامێزانی ئەم گروپانە بکەن لە ناوخۆیاندا. دیارە ئەمە ئاسان نییە چونکە تەنها ئەمانە بەرهەمێکی کوردی نین بەڵکو لەلایەن هێزانی دەرەکیشەوە کۆمەک کراون و زەحمەتە لە ناو ئەم کۆنسلاتسیۆنەوە یاخود ئەم هاوچێشە سیاسیە ناوچەی و عێراقی و کوردیەدا چارەسەرێکی بەرجام بێت. ئێمە کاتێک دەرکەوتنی دیاردەی تونندڕەوی لە کوردستانە ئەبینین چی تونندڕەوی لەلایەن دامەزراوەی ئاینی تەقلیدیەوە کە دامەزراوەی مەلاکانەوە چ دامەزراوەی تازەی ئاینێکی ئیسلامی سیاسی لە کوردستان خۆی نمایشەکە لە سەردەمێکای بینین کە دنیا لە قۆناغی گیانگیریایە و لە قۆناغی فراوانبوونی پەیوەندەکان و ئەوەی کە پێوتێت کۆمەنیکیشن. من پرسیارەکەم ئەمەیە ئێمە لە ئەزمموی حکومڕانی بەعسا و ئەزمموی تەنانەت پێش بەعسیش مۆدلی فەرمانڕەوای دیکە لە عێراقا لە سەردەمی مەلەکی و قۆناغ پێش بەعسیشکە جمهوری و هەتاوکو ئەم ساتەوختشکایی بینین بە شێوەیەک لە شێوەکان ئستیبداد لە ناو ژیانی سیاسی ئەم کۆمەلگانەیە بووە و ئستیبدادێکی قورس و مەترسیدار بەڕێوە چووە و گەندەڵی بەرفراوان لە هەموو دەم و دەستگەکان هەبووە مۆدلێکی دیموکرات و شەفاف و ئینسان دۆست لەم کۆمەلگانیان نەبوو بەڵام لە هەموو ئەمانەیە ئێمە دەرکەوتنی دیاردەی تونندڕەوی ئاینیمان بە شێوەیەکی بەرچاو نەبینیوە. بەڵام کاتێکە جیهانگیری دێت کاتێکە کەرەستەکانی جیهانگیری وەک چۆن دیموکراسی و بەهاکانی مۆدرن ئایگوێزنەوە ئاواش تونندڕەوی دینی ئیسترا دەکەن بۆ ئەم ناوچە جیاوازەکانی دنیا. من پرسیارەکەم ئەمەیە بە تەسەوری تۆ ڕادەی جیهانگیری و ڕادەی کەرەستەکانی جیهانگیری و پەیوەندەکان تا چندێکە لەسەر گوێزانەوەی تونندڕەوی ئاینی لە وڵاتە عەرەبیەکانەوە و لە شوێنەکانی تری دنیاوە بۆ کوردستان. بێگومان زۆرە. زۆرەکە لە چیە لەوەدا بمانە نەمانەوێت کوردستان بەشێکە لەو سیستەمە ناوچەیی کەەوە ئەمڕۆ ڕۆژڵاتی ناوەڕاستیایژی و ئەگەر تەماشای کۆمەلگای کوردی بکەیت تاکە کۆمەلگایەکە لە ڕاستیدا کە هێزە سیاسیە دینیەکان حکمی ناکەن بە مەفهومی ئەوەی کەەوە لە دەوروبەردا دەیبینین ئەنی لە ئێرانە لە تورکیا لە وڵاتانی خەلیجە ئەمانە هەر هەمووی هێزی سیاسی دینی کە ئیش حکمی دەکەن و چەند کەم تا زۆر پرۆژەی سیاسی و ئایدۆلۆژی تایبەتی خۆیان هەیە و لە عێراقیشدا هەرمان شت هێزە سەرەکیەکان هێزی دینین لە وڵاتی ئێمەدا و قوڵایی استراتیژی ئێران لە ناوچەی سلێمانی و قوڵایی استراتیژی تورکیا لە ناوچەی بادینان و منطقەی پارتیا زۆر گەورە و کاریگەرە لەبەر ئەوە لەناو ئەم هاوچێشەیە بێگومان کوردیش دەژی و بێبەری نابێت لە دەستکاریکردنی دنیای کۆمەڵایەتی و دنیای سیاسی و یاخود باراستەبردننی تونند و تیژی ینی ئێمە بۆ ئەوەی گروپێکی تونند و تیژ دروست بکەین پێویستیمان بە جەماوەر نییە لە ڕاستیدا پێویستیت بە گروپێکە تەمویلی بکەیت چەشی بیتێ و ئایدۆلۆژیایەکی توندڕەوی هەبێت بۆ ئەوەی تەسەوری خۆی لە ڕێگای تونند و تیژیەوە بتوانێت پیادە بکات. ئەنی لەبەر ئەوە ینی توندڕەوی ئاینی پرۆژەیە کە تاکو ئێستاچێ خۆشببختانە پرۆژەیەکی گەورە نییە لە دنیای ئێمەدا بەڵام پرۆژەی ئاینی سیاسیمان هەیە کە بەرەو
گەورەبوون دەچێت. بەڵێ یەکێک لەو تێزانەی کە بەکارێن هێنێ بۆ خوێندنەوەی دەرکەوتنی دیاردەی تۆندڕەوی ئاینی ئەوە یەکە پێی وایە هەر لە بنەڕەتە ئەو بۆچوونی کە پێی وایە کۆمەلگای کوردی بە شێوەیەکی لێبوردانە ئاینی وەرگتووە بۆچوونێکی ڕاست نییە و تۆندڕەوی ئاینی بەرهەمی خودی پەیوەندی ئاینەکان و وشیاری ئاینیە لە کۆمەلگای کوردیدا. تەسەڵی تۆ بۆ ئەمە چییە؟ ئەگەر پێت وایە کۆمەلگای کوردی بە شێوەیەکی لێبوردانە و متەسامیحانە ئاینی وەرگتووە ئەو من لێتە پرسم بە تەسەوری تۆ سەرچاوە تیۆریەکانی تۆندڕەوی ئاینی کوردی لەکوێیە؟ لە ڕاستیدا کۆمەلگای کوردی ئەزمموی لەگەڵ ئایندا وەکو پرۆژەیەکی سیاسی تازەیە. پرۆژەی خەباتی ڕزگاری خوازی کوردی ناسیۆنالیزمی کوردی هەڵگرێتی و ناسیۆنالیزمی کوردی گروپی شار و گروپی تەقلیدی کۆمەلگای کوردی کەم تا زۆر تەبەنیان کردووە. لەبەرەوە پرۆژەی ئاینی بە مەفهومی ئەوەی کەوا بتوانێت ببێوێت لە ڕێگای پرۆژێکی ئاینیەوە تحقیق ینی خواستە نەتەوەیی و کۆمەڵایەتی و سیاسەکانمان جێبەجێ بکات تاکو ئێستاچێ گوتاری باو نییە لە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردیدا. ئەم بزوتنەوە ئاینیانە و دوایی دروستبوونی گروپی بچووکی وەکو ئەنسار ئیسلامەوانە کە دروستە بن ئەمانە ئەزمموی نوێن کە لە دوای 11 سپتەمبەرەوە کەم تا زۆر بەهێزترە بن لە دنیای ئێمەدا. بەمانایەکی تر پێشتر تەوان هەبووە بەمەستمەوەی وەکو هێزی با بڵین چەکدار و ئەوانە. بەڵام ڕوبەڕووبوونەوە شەڕکردن لە دنیای ئێمەدا لە نەوەتەکاندا لە ڕاستیدا پرۆسی بە کۆمەلگامن لە کۆمەلگای ئێمەدا پرۆسێکی زۆر توندێتیژی بوو ناوێکێتی و پارتی و دوای ئەوە حزبی ئیسلامیەکان و ئەم دوو هێزەدا کە سوودیان لەم هێزە سیاسیانە وەرگرتووە بۆ ئەوی کەوا قەبەی جەستەی سیاسی خۆیان قەبە بکەن و بەرامبەر بە هێزە نایەرەکەیان سوودی لێ وەربگرن. بە کورتەکەی ئەمە ئەوە بڵێم کە ناسیۆنالیزمی کوردی خطابی باو بۆ لە دنیای ئێمەدا و دنیای ئێمە هەندەی سوئالی ڕئیسی پرسیپرسی سەرەکی ئینسانی کوردی پرسی نەتەوەیی بووە و پرسی عەدالەتی ئیجتیماعی بووە و پرسی پێشکەوتنی ئابووری بووە، پرسی دینی نەبووە و ئەم وێنە تازەیە کە ئێستاکی لەسەری قسە دەکەین وێنایەکی تازەیە. بەڵام تەکەرات پرسیارەکە من ئەوە بوو ئایا ڕیشەی تۆندڕەوی ئاینی لە هەرێمی کوردستان لەنێو ئەو شیاری ئاینیدایە کە لە هەرێمی کوردستانی عێراقا ئینسانی کورد بەهۆیەوە بیرەکاتەوە و بەهۆیەوە تەفسیری دەوروبەر و ژیان و پەیوەندەکانی خۆی دەکات؟ من وای نابینم چونکە ئاین لە دنیای ئێمەدا کە باسی ئاین دەکەیت ئاینداری یەک فۆرمی ئاینداریمان نییە. ینی مسلمان بوون جارێک کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی پلوڕاڵە هەمووی مسلمان نییە. ئەمە یەک. دوو ئەگەر مسلمانیش بێت چەشنی مسلمانیەکانی جیاوازە لە ناوچەی قەڵازیایی چەشنی مسلمانی جیاوازە کە دەشێت لای ئیسلامیکی توندڕە و قبولی ئەو پێک هاتە پەیوەندی کۆمەڵایەتیانە کە ناوچەی قەڵازیە هەیە. مەسەڵەن وەکو نمونە هێنمەوە ینی هەر وەکو چۆن ئیسلام شتێک نییە بە ناوی دینیای ئیسلام بەڵکو شتێکە بە ناوی دنیای جیاوازی ئیسلام ینی ئیسلامی ئەندەنووسیا جیاواز لە ئیسلامی سعودی عەرەبی، ئیسلامی سعودی عەرەبی جیاواز لە ئیسلامی ئێران و ئیسلامی ئێرانیش بە هەمان شێوە جیاوازە لە هینی تورکیا و تا دوایی. ئەمانە ئەم تەقسیمبوونەی جیهانی ئیسلام لە ناو خۆیدا پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بە کولتوری جیاواز و زمانی جیاواز و بەرژەوەندی جیاواز و لە پێش هەمووشیەوە بەرژەوەندی نەتەوەیی جیاوازەوە هەیە کە فۆرمی ئەو ئیسلامانە فۆرمی ئیسلامی ئەگەر وەرگرت بێت بە ئاراسی جیاواز فۆرمی ئیسلامی وەرگرت و کۆمەلگای ئێمەش بێبەری نییە لەم دابەش بوون. کەواتە ئەمە لەمەڕ دەرکەوتنی پرسی تۆندڕەوی ئاینیەوە چیمان پێڵێ ئەم تەفسیرە؟ پێمان دەڵێت کە ئەزمموی توندڕەوی ئاینی پەیوەندی بەو ڕیشاڵە کولتوریەوە نییە کە کۆمەلگای ئێمە ممارەسەی دینی ئاینی ئیسلامی پێکاوکە کولتور. پەیوەندی بە چێوە هەیە؟ پەیوەندی بە پرۆژەی نخبەی جیاوازی کۆمەڵایەتیەوە هەیە کە لە ڕێگایەکی توندوتیژیەوە فۆرمێکی جیاوازی ئایدۆلۆژی دروست دەکات و ئەوێت ئەم دنیابنیەی لە ڕێگای توندوتیژیەوە پیادە بکات. واتە هەروەکو چۆن مارکسیەت دروست ئەبێت، هەروەکو چۆن گروپی نەتەوەی دروست ئەبێت، هەروەکو چۆن گروپی جیاواز دروست ئەبێت بە فۆرمی جیاوازی بیرکردنەوە کە ئەوێت دنیای خۆی کۆمەلگا
ئەو وێنایی خۆی پێ ببەخشێ ئەوهاش دەشێت توندڕەوی ئاینی پرۆژەی گروپێکی وای خود گروپگەلی جیاوازی ناو کۆمەلگای ئێمە بن کە ڕێگای تر نابیننەوە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان واتە ململانەی سیاسی دموکراسیانە وایخوت ململانەیەکی سیاسی هێمنانە بۆ ئەوەی لە ڕێگای دەنگ و ڕنگ و وجبوونی خۆیان لە ناو ڕوبەری گشتیە ئامادە بن بگەنە دەسەڵات بەو ڕێگای ڕۆشنبیری نەستاوی ئێمە کاک بەختیار عەلی لە وتارێکی ئاڵەیە دەرکەوتنی توندڕەوی ئاینی لە کوردستانە مێچێک لە هۆکارە هەرێک گرنگەکانی بریتە لەو فۆبیا گەورەی کە دەسەڵات لە کوردستان هەی بووە سەبارەت بە دەستکاریکردنی وەزیفە کۆمەڵایەتەکانی ئاین تۆ لەسەر ئەمەڕاتچی ببەخشە فۆبیای ترسی دەسەڵات لە دەستکاریکردنی وەزیفە کۆمەڵاتەکانی ئاین وەزیفە کۆمەڵاتەکانی پیاوی ئاینی لە ژیانی کۆمەڵایەتی ئەم قسە 100% لەگەڵیان و تەفسیرێکی زۆر ڕاستە ینی چونکە هێزی سیاسی ئێمە لە ڕاستیدا هێزێکی زۆر تەقلیدیە و هێزێکە هەندێک گەمە لەسەر ئەوە دەکات لە دەسەڵاتە بمێنێتەوە هەندێک گەمە لەسەر ئەوە ناکات کە کۆمەلگای ئێمە بە ئاسەیەکی ئەلمانی دروست بەرێتە پێشەوە چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە پێویستی بەوە هەیە لە ڕاستیدا بکرێتەوە و کۆمەلگایە کە پێویستی بەوە هەیە جیاوازی قوبوڵ بکات کۆمەلگایە کە پێویستی بەوە هەیە کە دەسەڵاتێکی هەبێت وەکو هەبەماسی فیلسوفی ئەڵمانی دەڵێت گرفتی سەرەکی دین لە جەوهەردا ئەوەیە کە ئەگەر ببێ بەهێزێکی سیاسی مەترسیدار لە جەوهەردا گەڕێتەوە بۆ ئەوەی کەوە وەرجێڕێک نییە لە نێوان کۆمەلگا و وای خود ئەم گروپە و دەسەڵاتدا ئەم گروپە و کۆمەلگادا بەمەنەکی تر ئێمە بۆ ئەوەی کەوە باس لە ئین بکەین باس لە کۆمەلگا بکەین وای خود دەسەڵاتی سیاسی ببەخشە دەسەڵاتی سیاسی چییە دەسەڵاتێکە کە بتوانێت مافی تاکەکان مافی گروپەکان مافی هێزەکان هێزە کۆمەڵایەتیەکان بپارێزێت و هەچ کاتێک دەسەڵات توانیت ببێتە ئەو وەرژێرە نۆیتراڵەی لە نێوان تاکەکان و گروپەکانە هەیە هیچ هێزێک ناتوانێت بە ئاسانی بە بڕوای من بڵێت من دەبم بە حەکەم و لە دەرەوەی دەسەڵات ئەتوانم داوەری بکەم کێشەی ئیسلامی سیاسی توندڕە و ئەوەیە داوەری لە دەرەوەی دەسەڵاتەکات و لە بەرەوەی دەسەڵاتیش لە لای ئێمە ئەو شەرعیەتە تاکو ئێستا کە شۆڕەژێڕێتی هەیە و خود دەسەڵاتی داوەری هێشتا ئەو توانە با بڵێن سەر بەخۆیی نییە چونکە لەناو سیستەمێکی سیاسی داخراوی حیزبیە تا کوێستەکەی شەکە نەیتوانێت بێ بە وەرجێرە سەلیمەی کە لە دنیای دموکراسیە زۆر باش کاک ئاراستەیەک لەو پەیامە گرنگانەی کە دیاردەی توندڕەوی ئاینی با لە کوردستانە بە هەموو مانیاڵێ ئەویش بریتە لە داخستنی دەرگای گفتوگۆ سەبارەت بە ئاین و تاپۆکردنی مافی قسەکردن و مافی تۆژینەوە و مافی لە دوان سەبارەت بە ئاین لەسەر نخبەیەکی دیارێکرا و کە لە نەتیجای نخبەی ئاینی خۆیەتی و لە کوردستانیش جەنا بە دەزانی پرۆژە یاسای پاراستنی پیرۆزی ئاینیەکان لە هەمان ڕوانگەوە گەڵاڵەکراوە کە بە شێوەیەک لە شێوەکانیان لەندی کەم ڕای هەندێک لە چاودێرانی ئەم بوارە ئەوەیە کە ئەمە مەساحەی ئازادی قسەکردن لەسەر ئاین کەمەکاتەوە من پرسیارەکەم ئەمەیە پێت وایە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ڕۆژی گفتوگۆکردن سەبارەت بە ئاین دەبێت تاپۆکردنی مافی قسەکردن و شیکاری زانستی و تۆژینەوە لە سەبارەت بە ئاین لەسەر نخبەیەکی دیاریکرا و کە نخبەی ئاینی خۆیەتی ئێمە بەشوەگەێنێت بەرەوەی وەڵامی و پرسیارە بێتەوە پشوەگەدەین و پرۆگرامەکەمان بەرداوامە بێ ئازیزانم خۆشەویستانم گفتوگۆکەمان لەگەڵ کاک ئاراس بەرداوام دەبێت بەڵام دوای ئەم پشوە